لە هەولێر نزیکەی 100,000 کەس کارتی دەنگدان بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی وەرنەگرتوتەوە بەپێی کاربەدەستێکی کۆمسیۆن و زیاتریش دەڵێت. بەتاکید ئەوەی لەو دەنگدانە کارتی دەنگدانی نەبێت اینجا درێژخایەن بێت سکورتخایەن بێ ناتوانێت دەنگ بدات. ئێمە لە سونی پارێزگای هەولێر 188 کارتەکانمان دابش کردووە و ئێستاکە ئەو کارتانی کەماوە لە بنکەکان نزیکەی بۆ 100,000 کارتە بێت لە بنکەکان موجودە و داوا لە هاوڵاتیان دەکەین داوا لە دەنگدەران دەکەین کارتەکانیان موجودە و سەردانی بنکەکانمان بکەن بۆ وەرگرتنەوەی کارتی دەنگدان. لەو خەڵکە دەپرسین کە ئاخۆ هۆکارەکانی نەچوونیان بۆ وەرگرتنەوەی کارتی دەنگدان چییە؟ تا ئێستا مەسەرەن وەرم نەگرتەوە نەچوومە نازەم لە کام مەکتەبیش ناوم هاتەوە و دووەمیشتیش ینی خەڵک بە زۆربەی زۆری بڕک بێ تااقەتە بەڕاستی ینی لەو ئابووری سیاسی بڕک بێ تااقەتە یعنی چەند جار یعنی ئەوە تقریبا 30 ساڵە چێمان لە يعني وعد دبي وشتي دبي براستي اشتكى نهاتي ندي بخوم يعني استاك شخصيا بخوم زندان السياسيين وخوم براستي حتى استشتشمان لابو نكدم يعني بايزنا عشان تاقي نكدم يعني مثلا بشتق يعني بسرم كانوا بين لا مثلا والله خلق دول يشكاوا خلق كانت زور دول يشكاوا دول او احزاب انا شكاوا مثلا سابون نمونه او عزبانه سدينا سقاندري ما اويدا كان بلين بخلدن خلق يجيب زينا كان خلق دابا اويدا حمو انتخابات كان اروابوا دردن كي نادي بو اويدا قرين لە لای تریشەوە بەشێکی زۆر لە خەڵکی کارتی دەنگدانیان وەرگرتوتەوە و بە گڕۆتینەوە دەیانەوێت ئامادەی ڕۆژی دەنگدان ببن و چاوەڕێ بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانەکە دەکەن. هیوام وایە هەموو کەسێک کە بستە سەر سندوقی دەنگدان دەنجی خۆی بگەینی کورد بە بەغدا دیسان بنێن ئەمە وهاتینەوە بەرهەنگارتان دەبینەوە و ڕکابەریتان لەگەر دەکەین تا مافمان نەخۆن هەموو بەیەک ڕنگ و بەیەک دەنگ بن لەبەرەوەی ئەوە لەو حزب نییە ئەوە لە بۆ سڵتەی زەمەنینی ئەوە لە بە مێژی کووردا. بەپێی ئامارەکانی کۆمسیۆن کۆی گشتی دەنگدەرانی سنووری پارێزگای هەولێر لە 1,275,004 کەس پێکاتووە لەو ڕێژەیەش 90,054 دەنگدەری تایبەت سەربازین. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.